کوژرانی قاسمی سولەیمانی فەرماندەی فەیلقی قودسی ئێران لەلایەن هێزەکانی ئەمریکاوە کاردانەوەی گەورەی لە نێوخۆی ئێران و عێراق و تەواوی ناوچەکە دروست کردووە. سولەیمانی کە سەرپەرشتی سیاسەتەکانی ئێرانی لە دەرەوەی ئەو وڵاتە دەکرد بە تایبەت لە عێراق و یەمەن و سووریا و لوبنان و چەند وڵاتێکی تر بۆیە چاوەڕوان دەکرێت بە نەمانی لە گۆڕەپانەکە گۆڕانکاری لە مامەڵەیە وڵاتە ڕووبدات. ئەوەلا ئەی قیاداتی میلیشیاتی لوبنانی عێراقی یەمەنی سووری ئەوانە بۆ شخصی حەجی قاسم هەیان بوو ئەوەلا ئەو ئیمان و عەقیدە و بەڕابەرزانین و ئیعجابە بە بەدیلەکەیە بێ بە دووری ئەزانم ئەمە نقطەیەکی زۆر گرنگە نقطەیەکی زۆر گرنگە لەوانەی کە شەڕیان کردووە لە ژیانیانە شەڕیان دیوە ئەمە گرنگە بۆیە قاسمی سولەیمانی خۆی ئەیتوانی ڕوئیای هەبوو ئەم سیاسەتی ئەو ممارەسەیە کرد خۆی ڕسمکەری ئەم سیاسەتە بوو بەدیلەکەی وەتوانێ ئەمە بکە ئێمە من بەش بە حاڵی خۆم ئەس شتێکی زۆر لەسەر بەدیلەکەی نازانم لەبەرەوە ناتوانم قسەی لەسەر بکەم. عێراق بە هەرێمی کوردستانیشەوە یەکێکە لەو ناوچانەی کە هەمیشە سێبەری سولەیمانی بەسەرەوە بووە. بۆیە بەرپرسێکی باڵای بزوتنەوەی گۆڕان جەخت لەسەرەوە دەکاتەوە غیابی سولەیمانی گۆڕانکاری بەدووادا دێت و هاوکێشەکان دەگۆڕێت. ئەو پەیوەندی لەگەڵ هەموو لایەنە سیاسەکانە بەهێز بووە بە تایبەت لەگەڵ یەکێتیە پەیوەندیکی زۆر بەهێز و پتەوی هەبوو بەڵام زۆرتر ئەو دۆسی شیعەکان و دەسڵاتی شیعە لە عێراقا زۆرتر لای ئەو بوو کاریگەریکی زۆریشی هەبوو گرتنی ئەو بەشێک لە منتیقانەش ئەو بوو و مەلەفی شەڕی داعش هەر لای ئەو بوو مەلەفی حەشدی شەعیبێ بە هەمان شێوە لای ئەو بوو حتمما ئەمە تەسیرێکی زۆریە بێت لەسەر ئەو تەسیریە بێت لەسەر پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ ئێراندا حزبەکان لەگەڵ ئێراندا و بە هەمان شێوەش من پێم وایە تەسیری شێبێت لەسەرەوەی کە ئەو دەستە توندەی هێزە شیعەکان بەسەر هێرەمە کەمتر بێتەوە. لە دەستدانی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان گەورەترین ڕووداوی چەند ساڵی ڕابردوو بوو بە نیسبەت کوردەکانەوە کە ئەوان پێیان وایە ئێران و تورکیا ڕۆڵیان هەبووە لەو شکستە گەورەیەدا کە دووچاریان بووە. لە ئێستاشدا هەرچەندە سولەیمانی سەرپەرشتیاری دۆسیی ئێران لە ناوچەکە دوور کەوتوتەوە بەڵام هێشتا کوردەکان ترسیان لە دۆخەکە هەیە. حەزار لەگەڵ مەوضوعات تعامل بکەین و ئەوەی کە بڵێن چێ وای لە کورد کردووە کە ئەو ناوچە دابراوانە دەست بدە کۆی دیمەنەکە ببینین تەنیا دیمەنی وڵاتێک یان تەنی لایەنێک نەبین کۆی دیمەنەکە کە ینی وای کرد کە کورد لەو هەلومەرجە بێت کە ئێستا ناوچە دابراوەکان لە ڕاستیە بمانەوێ نەمانوێ عێراق ینی عمقێکی ئێرانە و تورکیاشەم لەسەر مەسەلەی تورکمانەکان لە کەرکووک و مەسەلەی مووسڵ و ئەوانە بە تاکید هەر کاتێک مەسەلەی کورد بچێتە پێشەوە لە مۆزوعەکانە بۆ خۆیان گەمەی خۆیانەکەن بۆ بەرژەوەندی خۆیان بۆ لە بەرامبەر ئەوە کورد پێویستە یەک ریزی خۆی ئەتوانێت وەڵامی ئەو پرسیاران یاخود ئەو تەحەدیانە بداتەوە بەبێ یەک ریزی کورد ینی پەرتەوازەی ئێمە نەبێ خەڵ ناتوانێت هیچ شتێک لە ژێر دەستێمە دەربێن. بە ئامانجکردنی قاسمی سولەیمانی کە بە کەسی دووەمی دەسەڵاتی ئێران ناو دەبرێت ئێرانیەکانی تەواو تووڕە کردووە و هەڕەشەی تۆڵەکردنەوە لە ئەمریکایەکان دەکەن لە بەرامبەردا بەرپرسانی ئەمریکاش هۆشداری دەدەن لە ئەگەری هەر هێرشێک گەر بکرێتە سەریان. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا کەرکووک.